نقطەیەکی تر کە دیسان مهمە ئەوەیە تۆ نەکەویتە مقارنەکردنی شتێکەوە کە ئەو ئەیڵێ ئەو جەنەتینەکەی خۆی ئەوێ مقارنە بکە بە تۆ کە لە لای تۆیە ئەو مەراحیلی ڕۆیشتووە هی حەزارەتی غەربی مەبەستم لەم حەزارەتەیە ناکرێت تۆ بێ بڵێ دەفەرمو کاکە ئەوە ئەڵمانیا ئەو سعودیە دە قیاسیان بکەن بە یەکتری ئاخر دەرناچین لەگەڵ یەکتر هەروەکو قیاسی تۆپێنەکەی ڕۆناڵدۆ هەڵماتێنەکەی کۆڵانە ئەڵمانیا کۆمەڵێک قۆناغی بڕیوە لە دامەزراندنی دەوڵەت لە دەستور لە قانون لە ئینتیخابات لە تەکنۆلۆژیا لە ئیدارەی مجتەمەعەکە لە ئاڕاستەکردنی کۆمەڵگەکە لە فرەدیدی لە قوانینی انتخابات مرحلە بە مرحلەی هاتووە لە زمانی بسمارک ئەو کاتە بە قووەتر بوو لە وڵاتانی ئیسلام ناکرێ ئێستا تۆ بڵێ فەرموو دە ئەنگێلە مەرکل مقارنە بکەن بە هەر محەجەبێک ناکرێ یعنی تۆ لووتکەی حەزارەتێکت هێناوە ئەم باخ و باخاتەی صاحب الجنتين من أعناب وحففناهما بنخل وفجرنا خلالهما نهرا ئەمە مقایسە بکەیتەوە بۆی نەمامێکمان بەدەستێمانەوەی بینێژین ئەم مقارنەکردن ئێستا ئاوایە تۆ وابزانی ئەڵمانیا بە سعودیە مقارنە ناکرێتەوە ئەنگێلە مەرکل نە بە حەمەی سەلمان نە بە سەلمان نە بە عەبدولعەزیزی باوکیشیان مقارنە ناکرد هەر سێکیان بە خزمەتکار و حرەسی ئەنگێلە مەرکل نابن کە لە ساڵی 69 لە فیزیای نەوەویە دکتۆرای وەرگرت ئەمانە دکتۆرای تەشریفی وەرەگرن چۆن ئەمانە قیاسەکرێنەوە بە یەکتر ئەندێرا غاندیە شێ قیاسی بکەینەوە بە سەرۆکێک لەم سەرۆکانە گۆڵدەمەئیرە ئەکرێ قیاسکەینەوە ئەم ژناناڵێم قیاسکەینەوە بەم نێرینانە چکە ناژڵێم پیاو ئێ ناکرێ قیاسەکان غەڵەتن ئەمەش لێرە خوای گەورە ئەومان فێرەکە یعنی نابێت کابرای داعی مسلمان کە خاوەنی ئەرزیەتێکی ئیمانی بە قیمەتترە لەوەی ئەو دید و ڕوانگەیەکی ئیمانی هەیە کە ئەڕوانێ بۆ هێز بۆ هەبوون بۆ خاوەنێتی بۆ مڵکایەتی بێ ئەمەی خۆی واز لێ بێنە بچێتە مەیدانی ئەوە لە پەرلەمانە لە وەزارەتە ئاخر بۆیە دۆڕاوین بۆیە مسلمانەکان ئێمە ئیسلامیەکان خوسانەوە لە باشووری کوردستان لەگەڵ احتیلال چوونە ناوتیان پشکێکمان بەرێ حەزارەتەکەی تۆ بە قوتر ئێمەش سەرسامی وەکو کە پارتیوێچێتی پێی سەرسامە ئێمەش جز ئەیکە بین لە مەشروعەکەی تۆ ئێمە ژەڵێن ئازادکردنی عێراق ناڵێن احتیلال ناڵێن هاتنی سەلیبی ناڵێن مزگەوتان ڕوخان ناڵین لە فەلوجە سەلیبتان لەسەر مزگەوتەکە دروست کرد و بریندارەکانتان لە ناو مزگەوتی فەلوجەیە کوشتەوە هیچی ناڵین هەرەڵێن پۆل برەمەر پیاوی چاک بوو جیگارنەر پێشتر پیاوی چاک بوو قانونەکانتان زۆر جوانە دەستوری عێراقمان قبوڵە ئێمە کێشەمان لەگەڵ مادەی 140 هەیە 140 لەگەڵ عەرەبی ساغیەکەین و حدودەکان فڵان فیس هەموو مەشروعەکە ئێوە هەڵتان گرتووە هەتا ئێستاش ئیسلامیەکان مەشروعتان مەشروعی کوردایەتیەکەیە مەشروعی احتیلالە ئێوە لە زەمینەی خۆتان ترازاون چوونەتە مناظرە و مناقەشەی صاحب الجنتینەکە ئەوەش نقطەیەکی تری دۆڕاندنمانە ناکرێ ئێمە گەنجێک پیاوێکی بەخۆ مقارنە بکەین بە مناڵێک پێویستە مەرحەلەکان مراعات بکەین بەوەی کە بگەینە ئەوەی کە ئێمە باشە حەزارەتی ئێستای غەربی قیاسکەین لەسەر حەزارەتی عەباسی ئەو زمانەی کە ئەمان 300 ساڵ لەمە پێش بە میزی ئیسپانی دانیانەشت دەوڵەمەندەکانیان لە ئەوروپا دانیانەشت بە میزی نەجیب زادەکانی ئیسپانیەکە بە بەرمیل بۆیان هات ئەو زمانەی نەیانەزانی خۆیان پاکەن و ئەو زمانەی لە دووەلی ئەسکەندناڤی نەرویج و سوید و دانیمارک ژنەکانیان دەرپێی ئاسنی لە پیا بوو تۆ بێت و ئەم حەزارەتە بێ قیاسکە لەگەڵ عەباسی لەو سەردەمەی عەبدوڕەحمانی سێهەم بەردی لە ئەفریقاوە هێنابوو بۆ بەردڕێژکردنی هەموو کۆڵانەکانی قورتوبە کە ئێستا خەڵگە چێ پارە ئەدا بۆی سەیری ناوچەکان بکە ئەو ئاوەدانی کە ئەو دروستی کردبوو کە مەلیکی فەڕەنسا نامانێرە بۆ عەبدوڕەحمانی سێمە لە قوربان جان وا کوڕەکەمە نێرم لە خزمەتتانە بێ بەڵکو فێری خوێنەواری بێ لە ئەخیریشە پەنجەی مۆرەکە لەبەر خۆی نەخوێنەوار نابێت تۆ مقارنەی ئەم حەزارەتەی ئەو بکەیتەوە بە هی ئێستا نابێت و دیموکراسیە مقارنە بکەیتەوە بەو دیموکراتی کە پارتی وێچێتی هەیەە آخر ناکرێتەوە مۆزێکی حەقیقی مقارنە بکەی بە مۆزێکی پلاستیکی ڕزی و لای پارتی وێچێتی کە ئەوان هەرە هێنە سەر تەلەڤیزیۆن وڵە نەمە دیموکراسی نابێ حرەکەتەکەی دانتی و حرەکەتی جانجاق ڕۆسە و حرەکەتی فلان مەلا بەختیار بۆمان قیاس کاتەوە بە حرەکەتی پارتی وێچێتی
ناکرێ قیاسەکان زۆر غەڵەتن. دوای مسلمان چۆنەکەوێتە ئەم بەراوردکردنەوە، چۆنەکەوێتە ئەوە ئەمە شتێکی ئەبێت لە سەرەتاوە بەلایەوە ڕەفز بێت. مناقەشەکە لەسەر ئەلمال وەلبەنون نییە، مناقەشەکە لەسەر ڕوانگەی یەکەمە، واتە دیدی فەلسەفیمان بۆ ژیان و ئینسان و گەردوون. پێناسەی یەکەم لە پێناسەی یەکەممانەوەدا ئەمەزرێ. پاشان قسەکردنمان لەسەر ئەساسیاتی خۆمان، ثەوابیتی خۆمان لە دەست نەدەین. ناشێ ئێمە بچینە مەیدانی حیوارەکەەوە بەڵام وردە وردە قسە لەسەر ثەوابیتی خۆمان بکەین. ئەوان هاتوون قسەکان لەسەر ثەوابیتی ئێماکەنەوە، لەسەر وجودی خوا کە خوا خۆی نییە. دووهەم دین زاهیرێکی سوسیۆلۆجیە. سێهەم محەممەد عەبقەریەک بوو. پێغەمبەران هەڵبژاردەی میلەتەکانی خۆیان لەناو خەڵکیە هەڵکەوتن، علاقەی بە وحیەوە نییە. قورئان مقدس نەماوە، هیچ مقدسە لەسەر زەویان نییە جگە لە ڕۆحی ئینسان، لەبەر ئینسان مهمترە. ئێمانە هەمووی کاوبایە لە لای ئیسلام. ثەوابیتی ئێمە یەکەم نوقتە لەسەری ئەوەیە شرکە یا تەوحید. هەموو بینایی ژیانی ئێمە، بینای تاک و کۆی ئێمە، ئیدارە و دەوڵەتی ئێمە، قیەمی کۆمەڵایەتی ئێمە، بنەمای خێزان و ڕێساکانی کۆمەڵایەتیمان، شین و شادیمان لەسەر ئەم خاڵەدا ئەمەزرێ، لەسەر قول وەڵڵاهو ئەحەدەکەدا ئەمەزرێ. بۆیە بێ بزانی اختلافی سەرەتاییەکە چییە، و ئەمەش حتمە نەبێت لەگەڵ ئەوانەیە دەرکەوێتەوە. قال له صاحبه وهو يحاوره أكفرت بالذي خلقك من تراب ثم من نطفة ثم سواك رجلا. ئەو باسی فەخر و شانازی و ناڵتیحات سەحابی خۆیەکە، باسی حەزارەتی خۆیەکە، باسی ئەوەکە دیموکراسی چی لە کوردستان کردوە زۆر مهممان پێش خستووە. ئەوە نییە پەرلەمانمانەیە، ئەوە نییە ئاسایشمانەی پێشمەرگەمانەیە، قووەتمانەیە، وەندێ زانیمان توانیمان شەڕی داعشش بکەین، ئەوە نییە هەموو چەکەمانەیە خەڵک اعترافی پێکردین. هیچیش نییە تا ئێستا پەڕۆکەتان کە عەلەمێکە اعترافی پێ ناکرد کە زاورتان لێ نادەوت. هەر لە هەولێر بترازەی لە مەخمور و لە دیبەگە خەڵک ناڵێ کوردستانە ڕەشیمالنە الحەبیب توانیتان چی بگۆڕ؟ شەمبیلا قەتعی سەر دەرگاکانتان گۆڕیوە، دەرگای ئاودەستەکانی پەرلەمان کە نووسراوە ئاودەستخانە تەوالێت یان دوو لە ڕیۆ بە عەرەبیشکە لێی نووسراوە. بۆیە نابێ منهەجەکە بگۆڕین لە سەرەتاوە بێمە قسەکانمان لەسەر ئەوە بێ کە ئێمە باسی ئیشی خۆمانەکەینەوە و ناسنامەی خۆمان مناقەشەکەین و ئەوە فێرمانەکە ئەو صاحبە ئەو ئیماندارە کە مناقەشەی دامەزران بەرامبەر بە صاحب الجەنەتەین، ئەو هەر بەیت و بالۆرەی خۆی لێدا، هەروتیەوە تا زەویەکەی منەوەندە جوانە، بەرهەمەکەمەوەندە بەقووەتە، بەخوا من بشگەڕێمە بۆ قیامەت دەرەجەم عالیترە لە هیەوە بەرزترە، واژ نازانمە من بفەوتێ. هەمووی دید و تێڕوانینێکی مادیە، بێهۆشە لەوەی کە خاوەنی قووەتی ئەسڵەکە کێیە و ئیرادەی ئەو پێش ئیرادەی ئەمە. ئەم خۆی مەخلوقیەتی خۆی نازانێ، ئەم کە نازانێ عبودیەتی خۆی بۆ خۆی پەروەردگار بسەلمێنێ. بەڵام من نەزانم، من کە هی خۆمم لە بەرچاو چۆنەکەومە قاڵبی ئەوە. من بە تەنیا لەم ئەوروپایە، ئەم ئەوروپای هەمووی بێتە وێزەم لە بەرامبەرم بوەستێ، ئەم ڕوئیەم لێ ناگۆڕێ. نابێ ئەم دید و تێڕوانین و تەسەورەم لێ بگۆڕێ. هەموو ئەهلی شرک بێتەوە، هەرڵم بەخوامان هەمووی ئەهلی شرک. ئەگەر تووشی ئاگرەکەی سەیدنا ئیبراهیمیشمان بکەن، هەرە بێت لەسەر ئەمە بین ئەژنا خوای گەورە بۆچی باسی ئەم ئاگرەی سەیدنا ئیبراهیمی کرد؟ ئەینفەعونەکم ئەم یەضڕون؟ ئێمە هاشە بە تاقی تەنیا خۆیەتی سەیدنا ئیبراهیم، بەڵام ئومەتێ بوو کەوا بوو ئەبێ ئەوەی کەوا سابیت لە لامان بمێنێتەوە. ئەمەیە پاشان ئێمە لەم قسەی جەنەتەینەوە ئەوەش هەست پێەکەین ئیمان لە لای کابرا شتێکی خامیلی داماوی کزۆڵ نییە. ئیمانەکە ڕوانگەیەکە، ئیمان زەمینەیەکە، ئیمان فکرەیەکە، ئیمان عەقیدەیەکە، ئیمان ئایدۆلۆژیایەکە بۆ تەماشاکردنی ئینسان و گردون و ژیان. زەمینەیەکی بیناسازی ئینسانەکەیە لەسەری بە تاک و کۆوە. زەمینەیەکی فکری سیاسیە بۆی کە ئیدارەی دەوڵەت و ڕەنگ هەڕاستی کۆمەڵگەکەی لەسەر دروستەکەیت. و ئیمان بنیادنانێکی ئەساسی ئەم ئینسانێ، بۆیە نابێوا تەماشا بکەین وەکو لەمەشا دەرەکەوێ، ینی بەو پەڕی فەخر و شانازی و باسی بێەوەی ناوی فەخر و شانازی بێنێت چکە جائیز نییە. باسی ئیمانی خۆیە کاتۆڵ کاکەمەوەی کە تۆ هێتە
ئەوە چییە فتصبح صعيدا زلقا هەر خوای گەورە فەرمانێکی پێ بدە هەموو یەفەوتێ بەڵام خوای گەورە لە بەرەو من ئیمانم هێناوە بەرەو ئیمانی باشتر مەدا ئەبا ئەم ئەصحاب الكهفەی کە ئیمانیان هێنا زیدناهم هودا هیدایەتمان زیاتردان لەبەرەو خوای گەورە مادام من بە ئیمانداری ماوم عبودیەتی خۆم سەلماندوو خوای گەورە بەردەوام هیدایەتی ترمەدا ئەو ڕزق و ڕۆزیە کە توی لێ لەوانەیە خوای گەورە هی زیاتر بدا بە من ئەوەی تۆش فتصبح صعيدا زلقا هەرواشی لە هاتەوە وحیط بثمره ئەگەر بێنین ئێمە ئەمە ئێستا بەراوردکەین و بڵین ئەو فەخر و شانازیەکە بەسەر ئێمەکەڵێ و حەزارەت و ئێمە بینامان کردووە ها بڕوانە بیناکانمان بڕوانە تۆپ و تیارەمان بڕوانە ساڕۆخ و تەکنۆلۆژیا و بەواریجی حربیمان و بڕوانە قماری سناعی و بڕوانە ئەدەواتی جاسوسی و بڕوانە حتا و مۆبایلانی ئێوە ئەو قسانەی ئێوە ئەمە تەکنۆلۆژیای تۆش قسەی پێواکەی هەمووی هەرهی ئێمە ڕاست دەکەن هەمووی ڕاست دەکەن بەڵام ئەوە نابێ من وا لێ بکە ئەوەندە سەرسام بم بە ئیشی ئێوە قیامەتم بیرچێت دینداریم بیرچێت ئەساسی ئێوە هەساسێکی بۆگەنە وەختە کە دێە ناو بەحرەکەەوە ئەبینی چێچێخوا ئەزانی چ مۆنجاتێکی مۆنجێکی خەتەر لە ناوەوە هەیە لەسەرەوە سەیرەکەی ڕووبارێکی شین و جوانە بەس لە ژێرەوە حوتە گەورەکان چۆن ئەو پەلاماری ئەوانی ترە دەن و سەرمایهداریەکە چی بەو خەڵکەی تر هێناو کە 2 ملیۆن کەس لە ئەمریکا نان لەسەر زبڵدان کۆکەنەوە ڕۆژانە بۆی بیخۆن 2 ملیۆن لە کاتێک ئەمریکا سەرمایهداری جیهانە ئەم 2 ملیۆنە بۆچی ناتوان خواردنیان بۆ تەوفیر بکە